بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەوی شادە بینەوانێ. ئەمڕۆ دوو باسی تایبەتم هەیە کە هەردووچی دەبێت و ئەپدەیتکردنەوە، بەڵام ڕەنگە باسی ئیسپانیا و ڕیال مەدریدە شتێکی جیاواز بڵێن. ئەمڕۆ کۆمەڵی قسەی جیاوازتر بکەین لەسەرم تیپە، بەڵام ڕەنگە و بابەتی کە لە ئیتالیا باسێکین بابەتێکی دووبارە بێ کە یعنی لە ماوەی ڕابردوو ئێمە هەمیشە ئەو قسەیمان کردووە لەسەر خولی ئیتالی، لەسەرەوەی کە خولی ئیتالی بە شێوەیەکی بەرچاو ئاسی ڕووی لە داوەزین کردو، بە شێوەیەکی بەرچاو ئاسی تیپەکان هاتوونەتە خوارەوە، بە شێوەیەکی بەرچاو ینی فەرقی وای کردووە کە دەبین ئەنجامەکانی خولی ئیتالی وەک دەوەی دەبینیت کە گۆڕانکاری لە پێشەنگی ڕێزمەندیە، لە گۆڕانکاری لە ئەنجامی تیپەکانە، تیپێک سیرەکەی تیپێکی وەکو میلان لە ناپۆلیە باتەوە، لە ئینتەرە باتەوە، لە ڕۆما باتەوە، لە لازیۆ باتەوانێ، لەگەڵ یۆڤانتۆسا لە دەروی ساحەی خۆی تەعادولە بێ، لەگەڵ ئەتلەنتا لە دەروی ساحەی خۆی تەعادولە بێ، بەڵام یەتە نێو یاریگای خۆی لەگەڵ پیزا یەکسانە بێ، لەگەڵ ساسۆلۆ یەکسانە بێ. یعنی ئەمساڵ سێ تیپ لە خولی پلە دووی ئیتالیاوە هاتوونەوە خولی پلەیەک. باش کێ؟ ساسۆلۆ، بیسا و هەروایانەی کریمۆنسی. میلان لە کوی گشتی ئەم نۆ خاڵە دوو خاڵی هێناوە، دوو خاڵی لە سەحسابی ئەم تیپانە دەسەبەر کردووە. ئەمە چییە؟ ئەمە بەڵگەی ئەوەیە، سلمێنەری ئەوەیە کە تۆ ئاستی گەورە، ئەوە نەماوە لە ئیتالیا بڵێ تیپە گەورەکان، ئەوە نەماوە لە ئیتالیا بڵێ ئینتەرەونە جیاوازە لە تیپەکانی تر نادۆڕێ کۆمەڵە یاری لە ڕووی پێگاتەوە وەریگری ئینتەر جیاوازترینی نێوانیانە. من هەمیشە وتومە ئینتەر باشترین پێگاتەیە لە حەو یاری ڕابردوش کە ئینتەر هەر نەیتوانیوە لە میلان بێتەوە لە یارەکانە، ئینتەر لە میلان باشتر بوو. خۆماندەری میلان قەت خۆم لەو ڕاستیە نەشاردۆتەوە. بۆیە دەبێت بزانیت میلان سەرڕایەوەی کە یاریزانانەشی پێ سەرڕایەوەی کە ئەم تیپەی کۆکرێتەوە، بەڵام ئەبێ بزانی هێشتا ئەم میلانە لە لیڤڵێکی هێندە باڵا و هێندە پتە و هێندە لیڤڵێکی بەرزانیە کە بۆ هەموو یاریەک بتوانێم تیپە سەرکەوتن تۆمارکە. لە میلانە ئەستێری یەکەم نییە، لە میلانە ئەستێری دووەم نییە. ئەوە نییە عنی تۆ بۆ نمونە بە یاریزانێکەوە بگی ئەم نەبێ وەڵام من سەرکەوتن بۆ نەخێوان نییە. شەوی ڕابردوو هەموو ێرشبەرەکانی میلان نەیانتوانیەوە گۆڵە بکەن، بەڵام بەرتساجی کە بەرگری کار بۆ دوو گۆڵی تۆمار کردووە. بابەتەکە لێرە بابەتیەوە نییە، بابەتەکە بابەتیەوەیە تۆ هاتوویت لە ناپۆلی و لە تیپەکانی ترە بیتوانێ، بەڵام لە بەرامبەر بە سێ تیپ کە دوانیانە لە یاریگای خۆی ئەنجام داوە، کە سێ تیپەکە لە کۆڵا هەرسێکی لە یاریگای خۆی ئەنجام داوە، کاک بیزاشی لە یاریگای خۆی ئەنجام داوە، کریمنەنزی یاریگای خۆیەتی، بیزا یاریگای خۆیەتی، ساسۆلۆژ یاریگای خۆیەتی، هەر سێ تیپەکەی کە لە پلە دووە هاتوونەتە پلێک میلان یاری لەگەڵ ئەنجام ناو لە سەحسابێرسی تیپەکە لە کۆی ئەو نۆ خاڵە دوو خاڵی بردوتەوانێ. ئەمە جارێکی دیکە بەڵگەیە لەسەرەوەی کە خولی ئیتالی ئاستی زۆر دابەزی و وای لێ کردو، ئاسی تیپەکان زۆر هاوسەنگ کردووە. ئەو جیاوازیە زۆرەی کە لە ئیسپانیا لە نێوان ڕیال مەدرید و بەرشەلۆنە و تیپەکانی تریە لە ئیتالیا بۆ تیپ نیمانە. ئەو جیاوازیە زۆرەی لە ئەڵمانیا بۆ بایرن ئەمانە لەگەڵ تیپەکانی ترا لە ئیتالیا نیمانە. ئەو جیاوازیە زۆرەی بۆ مارسیزیە، بۆ پاریس سەن ژەرمان ئەمانە، بۆ تیپەکانی دیکە نیمانە. ئەو جیاوازەیە کە بۆ نمونە بۆ پێگاتی مانچستەر سیتی و ئەرسناڵ و لیڤەرپوڵ هەمانە لە پریمەر لیگا بۆ تیپەکانی دیکە نیمانە. لە ئیتالیا وەکو ناو و پێگاتەمانە، بەڵام وەکو ئەنجام وەکو پێداگری لەمە یعنی بەجددی قورسە لە ئیتالیا تیپێ بتوانێ حەو یاری لە سەرێک بەرێتەوە. حەوت بردنەوە لە سەرێک لە خولا زۆر قورسە. لە بەشێک لە خولەکانە قورسە، لە پریمەر لیگیش ڕەنگەمە قورس بێ، بەڵام بە نمونە لە ئیسپانیا توانی، لە ئیسپانیا توانی. بۆ خۆ من نەبێ من بێ ڕێزیبانەکانی ئیسپانیا بکەم، نەخێر. جیاوازی کواڵیتی ڕیال مەدرید و بەرشەلۆنە، جیاوازی پێگاتیان و جیاوازی مامەڵیان بە بەراورد لەگەڵ تیپەکانی دیکەی ئیسپانیا ڕێگەیانەیە کە بتوانین ئەم ڕێگانە تۆمار بکەن. حەوت سەرکەوتنی یەک بە دوای یەک شتێکی زۆر جوانە، بەڵام ئەبێ بزانیت ئەمە ناڵین خوری ئیسپانی لاوازە، بەڵام باسی ئەوەکەین کە
جیاوازی هەیە لە بینی بەرشەلۆنە و ڕیال مەدرید لەگەڵ تیپەکانی دیکەی ئیسپانیا کە ئەم جیاوازیە نەک هەر لە ڕووی تۆپێن نەک هەر لە ڕووی پێگاتە و یاریزانەوە لە ڕووی شتی تریشەوە جیاوازی بۆ ڕیال مەدرید و بەرشەلۆنەیە کە من هەر لەم بەرنامە و هەم لەم سەکوێ جوان بۆم باسکردوون لە چالاکیەکە و لە دەستخستنە ناوێکەکەی کە چی ئەبێ و چی نابێ بۆیە دایم کێشەی ئیتالیا هەر بەم جۆرە بووە ئیتالیا تۆپی پێکەیە لە دواکەوتنایە ئەبێت ئەم یانە گەورانانە جیاوازی دروستکەنەوە تۆ هاوسەنگی بۆ دروست ناکەی بیزیانە بۆ نمونە لە خولێکە تۆ هەر دەیانەکە و توانای شەکەتکردنی دەیانەکەی تریە بێ مەرجنی ئەمە هێز بێ ئەمە داوەزینی لیڤڵە لە هەموو شوێنێکا گەورە و بچووگەیە لە سیستمی بەڕێوەبردنی ماڵە لە سیستمی تۆپا لە هەر شتێکە لە ژیانە توەتەوێت سیستمی گەورە و بچووگەیە جیاوازی هەیە گەورە ڕێزی زیاترە گەورەی احترامی زیاترێ گیرە گەورە لە بەری سەرەوە دانرێ هەمیشە هەروایە خۆ ئەم گەورەیەش خۆ ڕاستێ گەورەمان هەیە لە ڕووی تەمەنەوە بەڵام ئێمە کەسانی تریشمان هەیە هەر لە ناو عایلە و لە ناو خزم و کەسی خۆمانە کەسمان هەیە ڕەنگە لە ڕووی تەمەنی شەو تەمەنەی نەبێ بەڵام کەسایەتیی بۆ خۆی دروست کردووە تایبەتمەندیی بۆ خۆی دروست کردووە کە لە مەجلیسەکەیە لەگەڵ کەسانی بە تەمەنداریشە دەبینین دەیبێنە بەری سەرەوە دانیشن بۆ ئەم گەورەی خۆیم کەسم گەورەی بۆ خۆی دروست کردووە ئەمە لەگەڵ تۆپیشا یەکەگرێتەوە لە هەموو وڵاتێکە ئەبێ کۆمەڵە کەسمان لەو گەورانە هەبێت کە لە بەری سەرەوە بن ئەبێ جیاوازیە لە نێوان گەورەکان و ئەوانی دیکەدا هەبێ ئەم گەورەیەش ئیتر بێ خۆ دروستیکەیتەوە ئیتر تەریقی یاویتێتی هەرشتی یاویتێتیە ئەبێ خۆ دروستیکەیتەوە ئێستا لە ئیتالیا ئەمە کێشەیەم گەورەیەمان هەیە لە ئیتالیا کاڵیم فەرمو بڕۆبەری سەرەوە دانیشە بۆ تیپەکانی گەورە بۆ تیپە گەورەکانی ئیتالیا کەس لە خۆی ڕنابینی ئەوە گەورە بێ بچی سەرەوە دانیشە هەمووی شەڕە لەسەر خوارەوەمیەتەوە خوارەوە دانیش یعنی بەجددی بە تەکلیف و تەکلیفکاری کەس ناچێتە سەر و کورسی گەورەیە دانیشە هەموویەتە لێڤڵی خواردە دانیشە لە کاگەت خوا بە یعنی شتەکە درێژەی پێ نێم لەوەی کە هەیە نەوەڵام من ئەمە شوێنی خۆمە لەویا دانیشم بۆیە من بەداخەوەم پێویستەکە کارگەڕیانەکان لە ئیتالیا خاوەنداریانەکان لە ئیتالیا گۆڕانکاری گەوری بەسەر بێ من هیوادارم سەرمایه‌دارە عەرەبەکان گەرچی ئێستا نەیشیان بە ئەوروپا نەماوە بەڵام بزنسێکی گەورە وەکڕینەوەیکی گەورە لە ئیتالیا بکەن لە بەروی ئەم یانانەش دەستکراوە بن بتوانن پێگاتەکانی خۆیان بەهێز بکەنەوە دووبارە هێز و توانای خۆیان بژێڕنەوانێ لەوەی کە بوونی هەیە چونکە ناکرێت تۆ جیاوازی یەک تیپ فەزڵبەی بەسەر 19 تیپەکەی ترە ئەمە جارێکی تر قسەی منە لەسەر ئیتالیا کە من بەداخم بۆمە و هیوادارم هەر بە زووی گەورەکانی ئیتالیا بێنەوە سەرخەت پێگاتیان بەهێزکەن و یوڤی میلان ئینتەر و ئێمە بەوە ڕاتوین لە سەرەتاکانی سیرکردنی یاری تۆپی پێوە بەوە ڕاتوین ڕکابەری لازیۆ ڕۆما میلان ئینتەر یۆڤانتۆس ئۆدینێزی بەخوا ڕکابەری فیۆرنتینا خولی ئیتالیەم خولە بوو خولی ئیتالیەم خولە بوو ئاوا تیپەکان بەم جۆرە ڕکابەریان نەکرد یعنی بەجددی سامناک بوو سامناک خولێکی زۆر سامناک بوو ئێمە بەم کەشوهەوایە ڕاتبوون بەڵام ئێستا ئەوە نەماوە ئێستاوە تا سێتی بکە لە پلە دووەواتون بۆ پلەیەک لەگەڵ میلانە لە کۆی سێ یاری میلان دوو یاری یەکسان بۆ لەگەڵان و ما باقیتر حەوت خاڵی بەرامبەرم سێتی پەتازە سەرکەوتووە لە دەستداوە بۆیە ئەمە شایانی نیگەرانیە بۆ خولی ئیتالی چونکە ئیتالیا دەبێت گەورەکانی بۆ بگەڕێتەوە گەورەکانی جیابێتەوانێ طبعا باسی کۆمنتەکانی شەکەین نەچمە سەر ڕیال مەدرید نەچمە سەر ئەلۆنسۆ ئەمڕۆ مە قسەی زۆر جیاوازمەیە لەسەر ئەلۆنسۆ ڕەنگە هاندەری ڕیال مەدرید قسەکانی منی بەدڵ نەبێ بەڵام بەڕاستی مە قسەی جیاوازمەیە لەسەر ئەلۆنسۆ ئەمڕۆ من پێت ئەڵێم 100% من لە ئەلۆنسۆ ڕازیم من پێت ئەڵێم ئەلۆنسۆ بژاردەیەکی باش بوو بۆ ڕیال مەدرید کە کردی بەڕانێت لە دوای کارلۆ ئەنشیلۆتی و پێ دەڵێم کە لەمە بەدووە دڵخۆشە بین بەوەی کە ڕاهێنەرێکی گەنجی نوێ لە تۆپی پێ دروست بێت بۆچی ئەم قسە ناکەین خۆ من ئەڵێم ڕیال مەدرید لێ شێوێ
خۆ من پێشتر وتومە ڕیاڵ مەدرید پەیچێکەیە، خۆ من پێشتر وتومە تەقێتەوە مۆزوع خۆمانە هەمووی ڕوویاوە پەزەوەی ئەلۆنسۆ دەرنەکراوە. تۆ هاتی سەرەتا دەست کرد بۆی ڕقەبەراتی ڕۆدریگۆت کرد، هاتی چوویتە مامای ڤینیسیۆس و هاتی ماسیاری بە ماستانتۆنۆ کرد، هاتی یاری بە کۆمەڵێ مناڵە کرد و ئەویست فەلسەفە و ماتماتیک و ئەم شتانە لە ڕیاڵ مەدریددا هەڵکەی ئەویست دانیشی بچیتە فانتازیایتر بڵێ من وام کرد بۆ ڕیاڵ و من ئەمەم کرد و من ئەمەم کرد. هاتی ڕقەبەراتی ڤینیسیۆست کرد لە یاری کلاسیکۆ دادنیشان ویست بێڕێزی پێ بکەی، ڤینیسیۆس بێڕێزی پێکردی تاوانێت چوو داوای لێبوردنی کرد بەڵام داوای لێبوردنی لە خودی تۆ نەکرد. بەڵام کاتی ئەنجامەکان خراپ بوون لەو کاتەیە کەس نەی دەتوانی یەخی ئەلۆنسۆ بگرێت، کەس نەی دەتوانی بچێتە بەرامبەر بە ئەلۆنسۆ. بەڵام کاتێک ئەنجامەکان خراپ بوون کاردانەوە زۆر موهیمە. ئایا ئەلۆنسۆ لەسەر ئەمە بەردەوامە بێ یا گۆڕانکاری لە خۆیەکە؟ تەبان عەکسەکەی ڕوویدا پاش کستەکەی دیپۆرتیڤۆ ئالابێس، تەبان تا پاش کستەکەی سێڵتا ڤیگۆ، من تاری سێڵتا ڤیگۆش بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەلۆنسۆ نەبووم بۆ ڕیاڵ مەدرید، بەگەڵی شێرمیشە پێم بۆ بێت تا کۆتایی وەرزمێنێتەوە. ئێستا ئەلۆنسۆ واکە کە ڕیاڵ مەدرید دەیەوێت بە دەرلەوە ئەنجامیە ئەنجام نایدەوە پەیوەندی بە خودی یاریزانەکانەوە. بۆ تا پێش ئەم یاریە خۆشەویستی و ڕێزگرتن و دڵسۆزی یاریکردن بۆ ئەلۆنسۆ نەبوو لە ڕیاڵ مەدریددا. بۆ لەبەرەوەی ئەم ڕاهێنەرە هەوڵی خۆفەڕستکردنیە، هەوڵی خۆسەپاندنیە، هەوڵی خۆنیشاندانی بە کەسی یەکەمی ڕیاڵ مەدریدەیە. کوربا بە لە ڕیاڵ مەدریددا کریستیانۆ ڕۆناڵدۆ کەسی یەکەم نەبووە. تۆ چی ببی بە کەسی یەکەم لە ڕیاڵ مەدریددا؟ کریستیانۆ ڕۆناڵدۆ بەو عیملاقەی خۆی کە لە مێژووی یاریکردنی نەبووە یاریزانێک بێت بڵێت من 450 یاریم بۆ فلانە تیپ کردووە 452 گۆڵم بۆ تۆمار کردووە. ئەم ڕقەمە خەیاڵی ئەم ڕقەمە مێشک تەقەبولی ناکە. تۆ بۆیانەیەکی گەوری وەکو ڕیاڵ مەدرید یاری بکەیت، بۆیانەیەکی گەوری وەکو بەرشەلۆنە یاریکەی، بۆ یعنی ئەم یانە عیملاقانەی کە لە هەموو وەرزێگا دانیشن ڕکابەری لەسەر هەموو نازناوەکانەکەن تۆ بی شانازی چی بکەیت بڵێ من ژمارەی گۆڵەکانی کە بۆم یانەیەم کردووە لە ژمارەی یاریەکانم زیاترێکە بۆ یانەیەم کردووە. شتا توانین پێ بڵین بە وشەیەک پێ بڵێن لەمە شتێکی درۆیە، ینی ڕوونا نابینی تۆ شتیوان نابینی. ئەگەرچی ئێستا سیستمی تۆپی پێ و قەرەبووکردنەوەی کات و جاران هەر 3 دقەی زافی 4 دقەی زافیە بوو معجزە بۆ گەر داوەر 5 دقەی زافی. ئێستا لە یاریای بینیم 15 دقەی زافی تایە، 14 دقەی زافی تایە، 13 دقەی زافی تایە، جێمی یەکەم 5 دقەی زافی تایە، جێمی یەکەم 1 دقە بۆ 2 دقەی زافی بووە. درێژترین ماوەیی سەردەمەی کە تۆپی پێ وەخت و لە دۆخێکی تەبەیاوە 5 دقەیراوە، زیاتری دیانە بووە. ئێستا 7 دقە و 8 دقە و 9 دقەرا و خواردنەوەیە کاتی زیادە. خۆمانەمووی کاراسانین بۆ گۆڵ تۆمارکردن، کاراسانین بۆ گەڕانەوە. ئێمە یاریزانێکمان هەبووە لەو سەردەمەیە گۆڵی لە ژماری یاریکردنی زیاتر بووە. ئەو کەسی یەکەم نەبووە لە ڕیاڵ مەدریددا. تۆ ئەتەوێ ببی بە کەسی یەکەم لە ڕیاڵ مەدریددا؟ نەخێوان نییە، غەڵەتت کرد. کەسی یەکەم نییە لە ڕیاڵ مەدریددا، شتیوە بە هیچ جۆرێنی. هاتیت ئەمەد لە مێشکی خۆت دەرکرد، تەسلیمیە مواقعە بووی و چۆکت دادا لەوەی کە دانیشی بیر لەمە بکەیتەوە کەسی یەکەمی لە ڕیاڵ مەدرید، چۆکت دا لەوەی کە ڕێزی ئەمەستێرانە نەگری، چۆکت دا لەوەی کە ئەمانە خاوەنی چامپیۆنز لیگن کە تۆ خاوەنیت، چۆکت دا لەوەی تۆ یاریزانە دەیە خاوەنی مۆندیالی یاریزانە دەیە خاوەنی مۆندیالە. یعنی ئەگەر کارفاخال ئەستێ بگەین خاوەنی یۆرۆی یاریزانە دەیە خاوەنی یۆرۆیە. یعنی ئەو دەستکەوتانی تۆ دەستەبەرت کردوون لە تۆپی پێیە ناتوانی وەکو خەون و وەکو داستانێک بیدەیتە یاریزانەکانت بۆیان باسکەی، چونکە یاریزانەکانت 1 2 3 ئەمانە و دەستکەوتانی توان هەیە، کەواتە تۆ هاتوویتێتە سەر تیپێک، هاتوویتێتە سەر کارکردن لەسەر کۆمەڵێک یاریزان کە وەکو تۆ خاوەنی مێژوون لە مێژووی یاریکردنیانە. ئەگەر بە نمونەی ئمە چابی ئەلۆنسۆ، تەبان چابی ئەلۆنسۆ یەکێکە لە یاریزانە تایبەتمەندەکانی تۆپی بێ. چابی ئەلۆنسۆ نازاوی چامپیۆنزێکی لەگەڵ لیڤەرپوڵ و لەگەڵ ڕیاڵ مەدریدی شابردەوە، تۆ یاریزانێکی عیملاق بووە. ئەوڵی کەرەسەی لویس ئاراگۆنێس بووە لە ڕانەرایەتی ئیسپانیا.
کاکە بناغەی ئیسپانیا یەک شتەڵێم ڕەنگە هاوڕێیان پێیان ناخۆش بێ بەڵام من حەق وەکو خۆی ئەڵێم بناغەی ئیسپانیا بناغەی ناوەندی ئیسپانیا لە مارکۆسیێنای ڤیاریال و چابی ئەلۆنسۆی ڕیال سۆسیدادەوە دەسی پێ لیڤەرپوڵەوە دەسی پێکرد نە لە ناوەندی ڕیال مەدریدەوە دەسی پێکردن لە ناوەندی بەرشەلۆنەوە دەسی پێکرد بناغەی ناوەندی ئیسپانیا لە مارکۆسیێنا و چابی ئەلۆنسۆوە دەسی پێکرد ئەنجە دواتراتە سەر ئەوانی دیکە کە ڕۆڵیان گەڕە ئەنجاتە سەرەوانی دیکەی کە ئەستێرە بوون لە تیپەکە کە ئەگەرچی من پێم وایە چاویش یەکێک بوو لەم مەنزومەیە ئەتوانم چاویش بکەمە ناو مەنزومەیەوە بەڵام بناغەکەی لالیوی سەرەگۆنێس مارکۆسیێنا بوو کاریزانێکی بەرازیلی بوو لە ڤیاریال یاریە کرد هاو بۆ هەڵبژاردەی ئیسپانیا یاری کرد مارکۆسیێنا و چابی ئەلۆنسۆ کەو کات لە لیڤەرپوڵ بوو کە پێشتریش خریجی مەدرسەی ڕیال سۆسیدادە نەمیشەوت و ماریزانەکانی ڕیال سۆسیداد تایبەتمەندن بیان بە نەموو شوێنێکی یاریگا و توانن خزمەتێکی جیاوازت بکەن ئەم بناغەیە لێوە سەرچاوی گرت ئیسپانیا بۆیە ینی ئێمە بێڕێزی ناکەین بەم تاریخی کە ئەلۆنسۆیەتی بەڵام ئەزانین دواتر ئیسپانیا چۆن بە دەستکەوتەکان گەی چەند یاریزانی گەوری دیکاتن ناوی ئەلۆنسۆ بچووک بۆ لە تیپەکە بەڵام تۆ بێ بزانی لەم تیپەیە کۆمەڵێک یاریزانت هەیە کە لە ناوە زۆر گەورن و لە تایبەتمەندیە زۆر کاکە ڤینیسیۆس خەڵاتی زەپێسی بردوێتەوە فیفا خەڵاتی باشنیان زانی ساڵی یاوەتێ پەچتی ئەم شتە مناقەشە هەڵناگرێ ئێستاشی لەسەر بێ ڤینیسیۆس براوەی خەڵاتی زەوێستە یعنی ئێستاشی لەسەر بێت کە دەوتێت باشترین یاریزانی جیان لە فیفا ڤینیسیۆسە ئەزانم ڕۆدری و دێمبڵی باڵندۆریان بردوێتەوە خەڵاتی زەبێستی فیفا هەرچی ئەو پاڵەوانیتیانەی لە تۆپی پێیا بەڕێوەچێ هەموو ئەو ڕکابەریانەی کە لە تۆپی پێیا بەڕێوەچێ لە ڕکابری یانیتەوە لە ڕکابری هەڵبژاردنەوە لە ڕکابری مەحەلی و نامەحەلیتەوە هەمووی هەر یەکە و سەر بە یەکێتیەکانە کە سەر بە یوفان و دواتر لێەوە سەر بە فیفا واتە فیفا بەڕێوبەری گشتی و کۆتایی و بەڕ و بەحری تۆپی پێ لەبەرەوە ئەوەی فیفا دیاری ئەکا پی ئەوترێت باشترین یاریزانی جیهان بۆ ئەو ساڵە ڤینیسیۆس جۆنیۆر ئێستاشی لەسەر بێ باشترین یاریزانی ساڵە بۆیە تەعامولکردن لەگەڵ ئەم کەسایەتیانە ئەبێت تۆ بزانی چۆن مامەڵەیان لەگەڵاکەی بۆیە ئەلۆنسۆ شکستی سێڵتا ڤیگۆ بۆی بوو بە خێر و بەرەکەت یاری مانچستەر سیتی بڕوا بکە کۆرتوا و ڕۆدیگێر نەبووایە ڕیال مەدرید شیاوی بردنەوە بوو بەرامبەر بە مانچستەر سیتی ینی بۆ حەق نەڕۆین من خۆم پڕبەدڵ پێم خۆش بوو سیتی و یاریە بردیەوە بەس وەڵڵی حەق بڕۆین حەق ینی هەموو شتێ حەق خۆشە وەڵڵاهی ئەو یاریە ڕیال مەدرید و ئەلۆنسۆ شایانی شکست نەبوون وەڵایی کۆرتوا و ڕۆدیگێر شکستەکەیان نابە سەر ڕیال مەدریددا بردنەوەکەیان نابە سیتی ئەم یاریە بابە بابەتی باش یاریکردنی ڕیال مەدرید لە مێشکی خۆتانان لابن ڕیال مەدرید ئەکرێ لەگەڵ تیپی گەورەیە چەند خولەکێکی باش یاریکردن باتێ بەڵام سروشتی مێژووی ئەم تیپە قوبوڵ نەکراوە تۆ بڵێ بەڵا بە تەمابینەوە دەقەم تیپە دانیشە کۆنتڕۆڵی تۆپکاوکو بەرشەلۆنە یاریکە شتیوان نییە تێوەکو بارن یاریکە شتیوان نییە کاک نییە شتیوان نییە ئەسڵەن یەک شتان پێڵێن با جوان دڵنیابن لی وەڵی باوی یاریکردنی جوان هەر نەماوە لە تۆپی پێ ڕۆی ئەو عایامە ڕۆی بۆ ئادەی وەرن خۆتان و ویژدانتان ئەوە یەسە بینەرمانە پێکەوە لەکوێوە باسی یاری جوان هات لەکوێوە باسی کۆنتڕۆڵی تۆپ هات لەکوێوە باسی هەلدروستکردنی زۆری گۆڵ هات لەکوێوە هاوکە یاریکردن لە گۆڵچیەوە دەست پێەکەم لەکوێوە هاوکەیتر من بە درێژایی یاریەمەوێ کۆنتڕۆڵی تۆپ بکەم دەخۆتان و ویژدانتان دەبزانم کەس ئینکاری هەیە لەوەی کە بڵێ لە گواردیۆلاوە ئەمە هات لە گواردیۆلاوە هات بەڵێ قوتابخانەیەکی تۆپی پێی پۆزیشنەڵ پێی وەرگرت کە سەر بە یۆهان کرۆیف بوو و ئەم مەنهەجە گواردیۆلا لە ساڵی 2008 لە بەرشەلۆنەیە تەطبیقی کرد و پێشتریش لە لاوانەکەی بەرشەلۆنەیە کردبووی ئەگنا پێشتر 90 دقیقە کۆنتڕۆڵکردنی تۆپ لەلایەن تیپێکەوە نەبووە هەبووە لە بەشبەشی یاریە بۆ بەس 90 دقیقە وڵدانی کۆنتڕۆڵی تۆپ نەبووە ئێستا ئوستازی ئەمە
پرۆفیسۆری ئەم بیرۆکەیە و تایبەتمەندی ئەم بیرۆکەیە پاشە کشەی کردووە لەم جۆری یاریکردنە لە یەک خاڵە ئاماژەی پێیاوە ئەڵێت ئەگەر تەواوی پێگاتت لە بەردەما بێ ئەتوانی بەو جۆرە یاریکی بەڵام لە 3 خاڵ ئاماژە بەواکە کە ئێستی تۆپی پێ گۆڕاوە تۆ ناتوانیت 90 دقە کۆنتترۆلی تۆ بکەی ناتوانی 90 دقە بڵێ ڕێگەی گۆڵە دۆزمەوە لە هەر ساتێکا بێ کاتێک تۆ یاریزانەکانت تووشی مەویزبوون بوون تووشیەوە بوون کە گۆڵ نەکەن ڕێگای درێ لەوەی کە گۆڵت لێ بکرێتەوە بۆیە گواردیۆلا خۆی پاشەکشەی لەم بیرۆکەیە کردووە هاتووە ڕێگەی سەرکەوتنی یارەکانە دۆزێتەوە ئەوە ڕێگە ڕاستەکەیە توی بێڕەخنە لە گواردیۆلا بگری بڵێ وڵات تۆ لە منهەجی خۆت لاداوە کاکە ئەو منهەجەی خۆی بۆ سەردەمێک کردی شۆڕشێ بوو تایبەتمەند بوو شتێکی تەواو بوو بەس درێژە ناکێشێ ئێمە درێژە ناکێشێ لە هەر ساتە وەختێکا بێ تۆ گورزێکت بەرەکێ لە هەر ساتە وەختێکی شابێ مەرجنیەم و کاتێ بەخت یاوەرە بێ بەرپرسیارەتی شتەکان لە ئەستۆ نەگری نا ئەبێ لە ئەستۆی بگری جاری وایە باجێی لەبەرەمە نابێت شتی وا بکەی بۆیە سۆر بەڕاشکاوانە گواردیۆلا ئەڵێ زۆر ئاساییە من گۆڵم تۆمان کە ئەچمە دۆخی بەرگری ئەمێ پارێزگاری لە ئەنجامی و یاریە بکەم لای من بردنەوەی یارەکان گرنگە لای من ئێستا 3 خاڵی یاری گرنگە بەڵام توی بە من ئەڵێی بەخوا کاک مەحەمەوان نییە خوا چێژ لەوە و ئەو تیپە وا بکە و تۆ ئەو تیپە وا بکە و ئەو تیپە وا بکە و کاکەی جان وەڵڵاهی ئەگەر تۆ نمایشتەوێ بڕۆ سیری یوتیوب کە نمایشی زۆر جوان نمایش شێوێ بە تۆپەوانێ بڕۆ سیری یوتیوب کە نمایشی زۆر جوانی تایە بە تۆپەوە هیچ فەرقێکی تیان نییە بەس چێژی هاندەر وەڵی لە بردنەوەیە وەڵی تا ئێوارە کاکە ئاوەرە کامیارەتان بەلاوە قورسە وەکو خۆتان کامیارەتان بەلاوە تایبەتمەندە کامیاری چێش چییە لایەوە چەند یاری بینیتانەتیب کۆنتترۆڵی یارەکەی کردووە دوای یەک بەیش دۆڕاوە یارەکە کە دۆڕاشی چێژە لێوەرگرت قەسەم مەخوا ڕاست ناکەی چێژە لێوەرگرت ناوەڵە وڵات تۆ خراپیش بێکوی جوی بەرەوانێک گەورەترین چێژی یارەکە و دانیشی پاڵێت وڵی کاکە مووی بردمەوە قەینا خراپ بوومە میاریان خراپبووم مووی بردمەوە ئەنێگەرتی بەگەشە داستی خراپێ بەڵام هەر لە یارەکە بی بیتەوانێت تۆ چێژ وەرەگری تۆ تایبەتمەندی وەرگی چونکە توان دەری بەزەی پێچەوانەکەی وەڵا قەیناکە یارەکەمان دۆڕان قەیناکە ئەنجامەکە بەدڵی ئێمە نەبوو بەڵام وەڵ ئای مووی یاریشی باشیان کرد چێژێکی جوانیان بەخشی تۆپیان وا لێ کرد تۆپیان وا لێ کرد وەڵاهی ڕازناکی زۆرترین خەفەتت لە ئەنجامی و یاریە خواردووە وەڵا زۆرترین عەزێدی یاری وەڵا دوایی یەچیتە گیانی حەکەم ئەڵێ ئێمە وا بوو 1001 بڕووبیانوین تۆ ئێوە قسە ئەمە گواردیۆلا و قسەی بەم جۆرەیەکە کاک ئەنی بەجددی من ڕام بەرامبەر بە گواردیۆلا زۆر گۆڕاوە لە ماوەی ڕابردوو پیاوێکی جوان پاڵپشتی بەرامبەر غەزە و هەڵوێستی جوان و کەسی باش و تایبەتمەندیانە ئەنی بەجددی گواردیۆلای گەورە کرد لای من ئەوە تا ئێستا قسەی واقع خۆ بەخوا گواردیۆلا لە ماوەی ڕابردووش هەر واقعی بووە بەزەوە بەشێکن لەوانەی کە خۆیان کردەوە بە پرۆفیسۆری گواردیۆلا دروی بەدەمەوەکەن ئەگنا بەخوای گەورە من گواردیۆلا چەندکەڕەت لە لێدوانە بینیمە وتوێتی من ئەو ڕانەرم کە بەختێکی زۆرم هەیە بەردەوام ڕانەراتی باشترین یاریزانەکانم کردەوە تەنانەت نمونەی ڕانەرەکان هاوڕێی هێناوەتەوە بۆ نمونەگەرۆک و فڵانکەس من لە فڵانە شوێن بوومە هەرگیز ئەو دەستکەوتانم نێنە بڕۆن کاکە ئینتەروی خۆی من لەمە بەرپرسیارم حتا ناوی لیڤاندۆڤسکی ژۆکە و لەو یاریزانە گەورانەیە کاری کە ڕانەراتی کردن ناوی مێسیێنێ ناوی یاریزانەکانی ترێنە ئەڵێ من ڕانەرێکی بەبەختم لەبەروی ڕانەراتیم لەگەڵ گواردیۆلا کەسێکی ڕازگۆیە لەگەڵ پیشەکەی خۆی زۆر کەسێکی ڕازگۆیە بەس لێرە ئیترەوەی هەیە ینی بەداخەوەی ئێمە شتەر بۆ شەڕ و بۆ ئاشا و بۆ سیرەکەی من نازانین کاک لە ماڵەوە بێ لە بەدەمەوە هاتنی لێ قەوماوە شەڕ دروست بووە کارەساتێکی گەورەی سروشتی ڕوویاوە
شەڕی کوشتن تەوێت دروست بووە، شەڕی دەمەقاڵە و تیکتۆک و میکتۆک تەوێت دروست بووە. ئەتی تۆ ئەتەوێ شەڕ لەسەر ئەمە دروست نەبێت، تۆ تێ منەوە و یەک و یەک بیرکەینەوە. قەت شتی وا ڕوونایە، قەت شتی وا ڕوونایە تۆ بەتەمابی ئەو وەکو یەک بن. نەخێر قەت شتی وان نییە. وەڵایی من هەندەرێ لە تۆپی پێ، ینی شانازیەکەم بەو دەقەی کە پێم بڵێ فڕە بە ڕاضەون، هەر زۆر شانازی پێوەکەم، زۆر خۆشە. یعنی هەنێ جار هەنێ ڕەخنەوە لە هەنێ کەسەوە کە لێ گیرێ بۆ قورعانە زۆر جێ شانازیە، زۆر خۆشە ڕەخنەکەی. جارێ بە تایبەتی پێ بڵێ ڕاضی نیت، هەر ئەو نەخۆشە و نەی چێژێ تایبەتمەندێکی زۆر گەورەوەرەگری پێی. بۆ بەرم نەزانم هەک بێ و کەسە چیتیە، ئەزانم چی کردو، ئەزانم چیە، لەزانم چۆنیشەکە، ئەزانم چۆنیش مەشغوڵی ڕاضەکەیەتی، ئەزانم چۆنیش چیەکە و چیاکە و چی چۆنیەت و چۆنە ڕوە، ئەزانم چۆنیش تایبەتمەندی لەسەر یاری وەرەگرێ. بۆی بە حەقی خوا کە پێم مەڵێ زۆریشم پێوتراوە قسێ با پێتان بڵێم، نەبێ پێم نەوترابێ، ئەو نەم پێوتراوە لەم پێوتراوە بە دڵیەوە. بەڵام ئاوە کەسی دەموچاوەگاگەم کە پێم مەڵێ تۆ فڕێ بە ڕاضەوەنی و ڕاضینیت بەو خواونم پێخۆشە. بۆ لەبەری ئەزانم یعنی من زۆر پێچوانەیەم، من بخۆمەوە هەر لا ڕاضینی، هەر لای من ئەو کەسار لە تۆپی پێ حاڵی نیەت وەکو فیلم و کوشتێکی تایبەتی سێگە وەکو نمایشەی وازێنانی یارەکەی جۆن سینا بینیتان کەوازی لە یاریکردنیە نا لە یاری زۆران بازی زۆر باشەوانە پێ بڵێن لە ڕێز. جا بابەتەکەی من سەوارت بە ئەلۆنسۆ ڕێگوکووە. ئەلۆنسۆ ئێستا وەکەکەمە ئەوە ئەکا کە یاریزانەکانی ڕیال مەدرید دەیەوێت، ئەوە ئەکا کە هاندەرانی کە یاریزانەکانی نێو یاریگا پێی مرتاحن و بەرپرسیارەتی ئەنجام لەگەڵ یاوەرەگرن. جاران لە ڕابردووەکە ڕیال مەدرید لە یاریەکە شکستی بێنایە، یاریزان خۆی لێ بەبرێکە مویە چۆتە سەرڕانن. ئێستا کەتیب لە یارێکی شاشکست بێنە لەبەری ئازادی داوەتەوە بە یاریزانەکان، لەبەرەوەی شێوازی ڕای یاریکردنی داوەتەوە بە یاریزانەکان. ئێستا کاتێ ڕیال مەدرید شکستێنێ یاریزانەکانیش لەگەڵ یا بەرپرسیارەتی وەرەگرن لەوەی کە ئەم شکستە لە ئەستۆ بگرن. بۆیە من ئەگەر ئەلۆنسۆ بەم جۆرە بەردەوام بێ و بیەوێت خزمەت بە ناوی ڕیال مەدرید و خزمەت بە یاریزانەکان بکەو و ئازادی ڕەهایی بداتەوە تیپەکەی، من لەو بڕوام بتوانێم ساڵەوەرزێم ساڵە شتێ بۆ ڕیال مەدرید کە بەس ئەگەر بچێتەوە سەر ڕێچەکەی پێشووی بەخوای گەورە بە دەردی لۆپتیجی و بە دەردی سۆلاری و ئالیندیکەیە چێ، بە دەردی بینیتزە چێ بڕناکە. بۆیە زۆر گرنگە کە تۆ خۆ بخەیتە سەر خواستی ڕیال مەدرید. سڵاو لێوە هاوڕێیانی ئەزیزم. کیلیان کاک سەرکەوت ئەڵێوە چی ئەڵێ؟ وەڵاهی نازانم، قسەیەکم کرد ئەگەر تۆ تێنەگەشتوی داوای لێبوردنەکەم، من داوای لێبوردنەمەیە. کاگە وەکتەڵێ کاک محەممەد پێ دوایە کیلیان پاپی لە ئێستا یەکلاکەرەوەترین یاریزانە بەڵێ ئەی بۆ هەرۆلا لە کیلیان یەکلاکەرەوەتر نییە لە تۆپی پێ، ئەوە شیوا ئەڵێوانە ئەوە ڕقی لە ڕیال مەدرید بۆ ئاڵنگ نایی وەکو تاکی یاریزان کەس لە ئێمپاپی یەکلاکەرەوەتر نییە. بەخوا و کالیان هیچ کۆمنتێکی تۆم بۆ ناتووە. پێ دوای ئەرسناڵ ئەم ساڵ نازناوی پریمەر لیگە بە بڵای لەو بیرۆکەیە من زۆر لە مۆرینەوە چم، زۆر بێتامم لەوەیە، قەت قەنەعەت بە بردنەوەی پریمەر لیگ ناکەم لەلایەن ئەرسناڵەوە. کاک محەممەد دەڵێ ئاخر لە ئیتالیا بە یاریزانی بەتەمەن و پەککەوتو دێنێ و یاریزانی ئەقتیان تەواو بۆ کەس نێوێن دێتنی ئیتالیایەکەم بۆیە کەس بە گەورە نابینێتن. ئێوە تا ئێمەش باسی واکەین. دەست خۆش کاگیمدادی بەڕێز کاک هیوا سڵاو هیچ کات دەبۆیانە تاکە کێشەیە و بێکە یاریزانی باشیە و بێبێڕانەری باشیە بێ کە چی ئەنجامی باش نەبوو بێ، یانەیە بەبێت سەرفکردنی پارۆسەرۆکیی باش کە چێ ئەنجامی باش بوو نازنەوەی بەدەستێنا و پارە و بزنس دەربێنی لە وەرزش تاموچێ ژێر دەمێنێ. وڵی کاگی واژیان من پێ دەڵم ینی بە قورعانم پرسیارانی توی چی لە بەرنامەیە وەڵام نایێت و کاکە من 29 دقیقە قسەیەکەم لەسەر ڕیال مەدرید و لەسەر خولی ئیتالی قسەیەکەم. ئەخ وڵی تۆ پرسیارێکم لێکی ڕێک 100% پێچوانی بابەتەکە چی بکەم لە خۆ حەزێکی جواب بمەوانێ لە خۆ بە قورعان ئێستا مێشکم تەقەبولی تێگەیشتنی و کۆمنتە ناکە، هەر بەجددی پێتەڵم بەخوای گەورە مێشکم تەقەبولی تێگەیشتنی و کۆمنتە ناکەوەکو خۆی لەبەر بەسەر چاو دوای بەتایبەت بۆ منێرە بابزانین ڕامان لەسەری چییە. نەبەخوا محەممەد ئەلۆنسۆ بۆ ئامانجەیش ناکە. کاک فەراد دەستی تۆش خۆش. کاک محەممەد دەڵێ هەز ناکەی ئەنجامی ئەم ساڵی ڕیال باشتر لە پەرجارێ ئەنجامی چی دیار نییە پەلەتان نەبێ هیچ
کاک سەنگەرجیان ڕێز و خۆشەویستیم بۆ تێ ئازیزانم ئەوەی پێشکەشم کردن شتێک بوو دەربارەی خولی ئیتالی وە شتێک بوو دەربارەی ئەو گۆڕانکارەی کالۆنسۆ کردوێتی لە ڕیاڵ مەدرید و دەیەوێت بیکات خواتە لەخێر